سلااوان لێبێ لە ڕێگای سەرەکی گەلی علیبەگین کە ئیدارەی سۆران بە پارێزگای هەولێرە بەستێتەوە. ڕێگای گەلی علیبەگ ڕێگایەکی بازرگانی وە گەشتیاریە کە مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانیشی لەسرە، هەروەها سەرجەم ناوچە گەشتیاریەکانی ئیداری سۆرانیش بەم ڕێگایەدا تێپەڕن کە قەڵەباڵغێکی زۆری لەسەر ئەم ساڵ زۆرترین ڕووداوی هاتوچۆی تێدا ڕوویداوە کە 55 هاوڵاتی بریندار بوون بە پێیەوە ئامار نافەرمیانی دەستێمەکەوتون و 7 هاوڵاتیش گیانیان لەدەستداوە. ئەمە ئێستا دەیبینن کارکردنە بۆ دانانی کامیرای خاڵ بۆ خاڵ کە بەڕێوبەراتی هاتوچۆی سۆران بڕیاری داوە لەم ڕێگایە دایبنێ بەهۆی ئەو ڕووداوە زۆرانەی کەم ساڵ ڕوویداوە مەوای کرد کە بەڕێوبەراتی هاتوچۆی سۆران بێتە سەرهەڵ و ئەم کامیرانە دابنێتن بۆ ئەوەی کامیرای خاڵ بۆ خاڵ دابنێ بۆ ئەوەی ڕووداوەکانی هاتوچۆ کەمتر ببنەوە و شۆفێران پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆ چکە ئەم ڕێگایە وەک ئاماژەمان پێدا هەم ڕێگایەکی بەرتەسکە و هەروەها ڕێگایەکی گەشتیاریە زۆرترین قەڵەباڵغی لەسەرا. ئەمە وای کردووە کەم ساڵ زۆرترین ڕووداوەکانی هاتوچۆ لێرە تۆمار بکرێن. بە درێژایی ڕێگاکە لە نێوگەلی علیبەگ لە سۆران تاوەکو ئەگەیتە بازگەی نێوگەلی علیبەگ 6 کامیرای خاڵ بۆ خاڵی بۆ دائەندرێت بە ئاراستەی چوون و هاتن دائەندرێتەوەی ئەم کامیرانە جیاکاتەوە کە خاڵ بۆ خاڵە شۆفێر نەتوانێتن لەو کامیرایی کە لی تێپەڕێتن خێراییەکەی زیاد بکە بۆی بە خێرایی دیاریکراو کە 7 دانراوە لە کاتژمێرێکدا خێراییەکە 7 شۆفێران ناتوانن لە 7 زیاتر بڕۆن لەم ڕێگایەدا لە کاتژمێرێکدا. وەک ئاماژەمان پێدا ڕووداوەکان زۆر بوون بە ڕووداوی دڵتەزێنی جۆراوجۆری لێ ڕووداوە کە 7 هاوڵاتی لەم ڕێگایە ئەم ساڵ گیانیان لەدەستدا بە ئۆتۆمبیل چۆنێ و ڕووبار کە بەهۆیەوە سێ سەرنشین گیانیان لەدەستداوە بەهۆی خێرایی زۆری شۆفێرەکەوە. ئەمە وای کرد کە ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی خێرایی شۆفێران زیاد ببێ و هەر ئەمەش وای کرد کە بەڕێوبەراتی هاتوچۆی سۆران بێتە سەرهێڵ و ئەم کامیرانە دابنرێتن. بەڵام ئەوەی گرنگیشە ئەمە هەر ڕەنگە هۆکارێک نەبێتن بۆ ئەوەی کە ڕووداوەکانی هاتوچۆ کەم ببنەوە. شۆفێران داوای ئەوە شەکەن کە ڕێگاکە بکرێ بە دووسایی چونکە ڕێگاکە یەکساییدا و زۆریش قەڵەباڵغە بێ بە تایبەتی لە ڕۆژانی پێشەمە و هەینی بەهۆی ئەوەی کام ناوچەیەکی گەشتیاریە هاوڵاتیانێکی زۆر لە خوار و ناوەڕاستی عێراق و لە نێو خۆی هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکان ڕوو لەم ناوچەیەکەن ئەمەوە ئاکەکەوە قەڵەباڵغێکی زۆر لەم ڕێگایانە دروست ببێتن. بۆیە گرنگە ئیدارەی سۆران کار بۆ ئەوە بکاتن کە ئەم ڕێگایە بکرێتە دووسایت بۆ ئەوەی قەڵەباڵغی لە ناوچەکە کەم ببێتەوە و ڕووداوەکانی هاتوچۆش کەم ببێنەوە. بەڵام نەگەڕێمەوە لایەوە.